لە ڕێی تەقتەق کوێین دیارە ماشەڵڵا بەهۆی بەخۆتی بەفرەکەەوە زیاد لە 10 سیارە بۆ 15 سیارە زیاتریش بە پێی ڕێیەکە نازانم چەند سیارە لە چەند شوێن گیر بووە، بەڵام سیارێکی زۆر لەناو ئەو بەفرە گیر بۆتین. شوێنەکە دیارە ڕێی تەقتەق بۆ کۆیە، بەفرێکی زۆر بەهێز هەیە، بە هیچ شێوازێک ناتوانین بڕۆین. سیارەی دەبڵ ئەکسل و بەرزیش ناتوانێ بڕۆ لە جۆری مەرجیە و لە جۆری بەناوش. بۆی داواکارین لە شارەوانی بە زووترین کات بە فریای خەڵکە بکەوێت، چکە عایلە هەیە، منداڵی گچکەی پێە، عایلە هەیە، نەخۆشی پێیە. بەڕاستی ناتوانانی بڕۆی، چکە ئەو ڕێیە هەرچەندەگە سیارێک کە لە پێش دەڕوارێت بۆ دەکاتەوە، بەفرەکە ئەوەندە بە قۆتە یەکسەر ڕێیەکەدا دەخاتەوە.